ئەمساڵیش هەگبەی سەنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە ڕۆژنامەنووسان پڕیەتی لە پێشێلکاری و ئازاردانی ڕۆژنامەنووسان. ژمارەکەی هەرچەند بێ پێشێلکاریەکانی هەر لەوانە دەچن کە ساڵانی پێشوو ئەم سەنتەرە و چەندین ڕێکخراوی دیکە تۆماریان کردبوو. لە دوو توێی نامیلکەیەکدا سەنتەری میترۆ ئازار و ئەشکەنجەدانی ڕۆژنامەنووسان، داخستنی ئۆفیس و سنوورداشکردنەوەیان لە پایتەختەوە، دەست بە سەرداگرتنی کەلوپە لە ڕۆژنامەوانیەکان، پێنەدانی زانیاری لە چاپداوە و لە کۆنفرانسێکی هەواڵیدا لە شاری سلێمانی خستیانە ڕوو. لە ڕێوڕسمی ڕاگەاندنی ئامارەکانی میترۆ چەندین بەرپرسی حیزبی و حکومی بەشدار بوون. ئەوانیش وەکو ڕۆژنامەنووسان لە نزیکەوە گوێیان بۆ ئامارە ترسناکەکان گرتبوو کە ساڵانە لە هەرێمی کوردستان چەندبارە دەبنەوە. ڕۆژنامەنووس لە کاتی توندبوونی ململانەی سیاسی و حزبیدا تموتیژیان بەرامبەر دەکرێت و ڕێگریان بۆ دروست دەکرێت، ئەگەرچی لە ڕووی زارەکی و لە ڕووی نووسراوە زۆرترین پشتیوانی لێ دەکرێت، بەڵام هەمیشە کاتێک دێتە سەرکردار بە تەنها و بێ پشت و پەنا دەمێنەوە. ئەمساڵیش ڕێکخراوی پاڵپشتی میدیای نێودەوڵەتی هاوکاری سەنتەری میترۆی کردبوو لە ئامادەکردنی راپۆرتی ساڵی 2015دا کە تێیدا ئاشکرا کراوە بەگشتی لە ئەم ساڵدا 84 ڕووداوی جۆراوجۆر تۆمار کراون و 145 ڕۆژنامەنووس و کەناڵیش سکاڵایان لای سەنتەری میترۆ تۆمار کردووە. لەو ڕووداوانەدا 173 پێشێلکاری بەرامبەر میدیاکان ئەنجام دراوە، برینداربوون لە بەرەی جەنگ 2، برینداربوون بە بەرد 7، لێدان 15، دەست بەسەرکردن 33، شکاندن و دەست بەسەرکردنی کەلوپەلی ڕۆژنامەنووسی 22، هەڵکوتانە سەر کەناڵ 2، داخستنی ئۆفیسی کەناڵ 2، ڕێگری لە ڕووماڵکردن 48، جیاکاری 14، ڕێگری لە گەشتکردن بۆ دەرەوەی هەرێم 3، کۆکردنەوەی گۆڤار 1، تەشویش و هێرشی ئەلەکترۆنی 3، هەڵکوتانە سەر ماڵی ڕۆژنامەنووس 3، تەقەکردن لە تیمی کەناڵ 2، هێرشی چەکداری بۆ سەرماڵی ڕۆژنامەنووس 1 حاڵەت. ئێمە لە کاتێکدا خۆمان بە بەرپرس دەزانین لە ئەرکی پاراستنی سەر و ماڵ و ئارامی خەڵکی کوردستان، لە هەمان کاتدا ئەوەش بە بەرپرسیارەتی خۆمان دەزانین کە ماف و ئازادیەکانی ڕۆژنامەنووسان بپارێزین و ژنگەیەکی لەبار بڕەخسێنین بۆ کاری ڕۆژنامەنووسان. لە کاتی سەرهەڵدانی قەیران و توندبوونەوەی ململانەی حیزبی و سیاسی پێشێلکاریەکان بەرامبەر ڕۆژنامەنووسان زیاترە و ئامارەکانی پێشێلکاریەکان لە کاتێکدایە کە لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا پاش دەرچوونی یاسای کاری ڕۆژنامەنووسی ژمارە 35 ساڵی 2007 تۆمەتباران و ئەنجامدەرانی پەلامارەکان لە لێکۆڵینەوە و سزا دەرباز دەبن. پێشێلکاریەکان لە ساڵی 2014 بە پێی ئاماری سەنتەری میترۆ 210 حاڵەت بووە. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.